ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بۆ هیوایم کە ئەم ڕۆژ دەستپێکی ڕۆژێکی باش بێ بۆتان منیش هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتە هەمەڕەنگ و پرسوودەکانی پرۆگرامی ڕۆژ باش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان بە دیارخوانێکی بەیانیەوە بینەری بەرنامە جوانەکەی ڕۆژ باش بن. تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ زۆر چێژ بەخشە بە هەمان شێوەی ڕۆژانی دیکە ئێمە هیچ لایەنێک هیچ سێکتەرێکی ژیان یاخود کە پەیوەندی بە ژیان و ئاسوودەی ئێوە هەبێت لە بیری ناکەین و لای نانێن. تەوەری پرۆگرامەکەمان باسکردنە لە گوڵ، لە پەروەردەکردنی گوڵ لە ڕووەکەکان لە وەرزی زستاندا. بزانین چۆن ئەتوانین ئەو گوڵانێک کە لە وەرزەکانی دیکەدا گەشتیان کردو لە ناو ماڵەکەماندا ئەتوانین لەم وەرزە سارد و سەرمایش ئاگامان لێبێ هاوشێوەی خۆمان چۆن ئەپارێزین ئەوەش ڕووەکەکان یاخود گوڵەکانمان بپارێزین تا ژینگەی ماڵەکەمان و ژینگەی دەرەوە و شوێنی کارەکەمان دوجار ژینگەی هەموو کوردستان ئاوەدانی جوان بێت. بۆیە گرنگی زیاتر بەو بابەتە دەدەین، بەڵام لە بیری ناکەین سەرەتا بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم بزانین چی دەگوزارێت. مەسرور بارزانی دەڵێت تۆمەتبارانی کوشتنی ئافرەتێک لە کەلار بە سزای یاسایی خۆیان دەگەن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر نووسیوێتی کوشتنی ئافرەتێک لە کەلار بە شێوەیەکی دڕندانە زۆر نیگەرانی کردم، ئاماژە بەوەش دەکات تۆمەتبارانی کوشتنی ئافرەتەکەی کەلار بە سزای یاسایی خۆیان دەگەن. هەروەها مەسرور بارزانی ستایشی هێزە ئەمنیەکان دەکات بۆ وەڵامدانەوەی خێرایان. دەژڵێت دەبێت کچان و ئافرەتان لە ژیانێکی سەلامەت و دوور لە هەڕەشە بژین. بە بڕیاری فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکووک ڕێگە بە جوتیارانی کورد لە سنووری سەرگەڕان نادرێت زەویەکانیان بکێڵن. محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەڕان تایبەت بە کوردستان 24 ڕاگەن. سوپای عێراق جوتیارانی کوردیان لە سنووری گوندەکانی شارەدەی سەرگەڕان ئاگادار کردووەتەوە کە دەست لە کێڵانی زەویەکانیان هەڵبگرن. گوتیشی بڕیارەکە لەلایەن سەعەد حەربیە فەرماندەی ئۆپەراسیۆنی هاوبەشەکانی کەرکووک دەرکراوە و ئامانجەکەشی تەنیا تعریبکردنە و ئازاردانی جوتیارانی کووردە لە سنوورەکە. مستەفا کازمی بەرپرسی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی دوورخستەوە. بەپێی نووسراوێکی فەرمی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریدا بە دوورخستنەوەی 24 بەرپرسی کۆمسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان لە پۆستەکانیان کە پۆستی دیکەیان لە دام و دەستگاکانی دیکەی حکوومەت وەرگرتووە. هەر بەپێی نووسراوەکە یەکێک لەو کەسانەی دوور خراوەتەوە سەرۆکی لقی سلێمانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکانی عێراقە. جۆ بایدن بە فەرمی بووە براوەی ویلایەتی میشیگن و ترامپیش دەڵێت ڕێگری لە گواستنەوەی دەسەڵات بۆ بایدن ناکەین. ئەنجومەنی ویلایەتی میشیگن ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەو ویلایەتی پەسەند کردو. جۆ بایدن بە فەرمی بووە براوەی ویلایەتی میشیگن. هاوکات جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا چەند پۆستێکی ئیدارەکەی دەستنیشان کرد. لەوانە نانتۆنی بێڵکن بۆ پۆستی وەزیری دەرەوە و جانێت بە یاڵشن بۆ پۆستی وەزیری گەنجینەی ئەمریکا دەستنیشان کراون. لەلایەن خۆشیەوە ترامپ ڕایگەیاند ڕێگری لە گواستنەوەی دەسەڵات بۆ جۆ بایدن ناکەن. داوا دەکرێت ڤاکسینێک بە ناوی ترامپەوە بکرێت. گێرالدۆ ریڤێرا ڕۆژنامەنووسی ئەمریکی پێشنیازی کرد ڤاکسینێکی کۆرۆنا بە ناوی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکرێت، چونکە ترامپ ڕۆڵی هەبووە لە بەرهەمهێنانی ڤاکسین ئەندازیاری دۆزینەوەی بووە. دەژڵێت دەکرێت ڤاکسینەکە بە ناوی ترامپ بکرێت بۆ ئەوەی ببێتە هۆی کەمکردنەوەی نائومێدیەکانی لە بەرامبەر شکستی هەڵبژاردن. کورتە کۆتایی هاتوو ئێستاش بڕگە و بابەتەکانی دیکەی پرۆگرام دەست پێ دەکەین. هەرچەندە کەسانێک هەن کە بە دۆخێکی زۆر نەخوازرا و یاخود ناخۆش و قورسدا تێدەپەڕن، بەڵام لەگەڵەوەشدا کەسانێکی بەهێزن ئەتوانن ئەو دۆخەش
بگۆڕن بە شێوەیەک کە بتوانن بۆ بەرامبەرەکانیان یاخود بۆ دەوروبەریان ببێتە هۆی ئەوەی کە بەردەوامی ژیان و بتوانن هێزێک ببەخشن بەو کەسانی دیکە کە لە هەمان بارودۆخدا بوون. باسی گەنجێک دەکەین کە دوایەوەی دایکی بە نەخۆش شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی گیان لە دەستدا زیاتر لە 20 تابلۆ لە نەخۆشخانەکان مایش دەکات و تابلۆکان دەباتە پێش ئەو ژوورەی کە دایکی تێدا گیانی سپاردووە. تابلۆکان هەمویان گزارش لە ئەو ساتاناکەن کە دایکی نەخۆش بووە و ئازاری چەشتووە. هەرگیزی دایکمە کە دایکم ناشتوێتی لە حەوشەی ماڵەکەی خۆمانایە ئەمەش سنەوبەرە لە هەواری شار ئەوەش دەربەنی خانە سنەوبەرەی باخی پارکی ئازادیە لێ چرکاندومە ئەمەش هەنارەکەی هەڵەبجەیە لە فستیڤاڵی هەنارە چرکاندومە. ئامانجی ئیشەکەم ئەوەیە کە خزمەتێکی خەسخانەی هیوا بکەم. خەسخانەی هیوا خزمەتێکی ئێمەی کردووە کە دایکم نەخۆشی ئێرە بووە ئامانجمەوە بۆ خزمەتێکی خەسخانی هیوا. سێریکی خەسخانەکەم کردووە کە کەمترین وێنەی تیا بووە بۆ ویستومە خزمەتێکی ئەم خەسخانەیە بکەم بە ئەو ئیشەی کە خۆم ئەیکەم کە فۆتۆگرافیە. تابلۆکان تابلۆی سروشتی کوردستانن لە هەموو بوارەکانە من و سروشتیشم بۆ هەڵبژاردووە لەبەرەوەی کە مێشکی ئەو کەسێک کە ئێتە ئێرەت ئەو کەسێک کە سەردانی ئێراکە تۆزێ مێشکی ئارام بێتەوە. بەڵێ وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان زۆر ڕەنگینە زۆر چێژ بەخشە بەو هۆی کە باس لە گوڵ ئەکەین یاخود ڕووەک ئەکەین تا بتوانین ژینگەی ماڵەکەمان چەندین جار ڕازاوەتر و جوانتر بێت ژیانێکی ئارامتری تیا بەڕێ بکەین. بێگومان ئێستا سەرنجتانە چێتە سەر ئەو باگراوندەی پشتی من کە ئەو گوڵانە ئەمڕۆ شێوەیەکی جیاواز و جوانتر ئەدات بە ستۆدیۆکە چەندە ستۆدیۆکە زۆر کەشێکی جوانی هەیە لە بەرەوەی هەمیشە باخەکەی پشتمەوە گوڵەکانی زۆر جوانن هەموو وەرزەکان تیادا ڕەنگەێنەوە بەڵام ئەمڕۆ گوڵە جوانتری کردووە بۆیە ئێمە میوانداری بەڕێز داناسم کۆمان کردووە کە خۆی گوڵەکان ڕێک دەخات و گوڵەکانە هێنێ و ئەیان فرۆشێ بە جوانترین شێوە ڕێکیانە خات. بەخێر هاتی کاکدانا باشی بەیانیت باش بەیانی ئێمە باشتر سوپاس زۆر سپاس. کاکدانا پێشەوەی باسی ئەو دیارە جوانە بکەم کە کردوتە و نەخشاندوتانە پێم بڵێ چەند جۆر گوڵتان هەیە لە شوێنەکەی خۆتان؟ ئێمە زیاتر لە 10 جۆر گوڵ هەندێکیان هاوردەی با بڵێن وڵاتی ئیرانە هەندێکیان هاوردەی وڵاتی هۆڵەندا و کینیایە. چەند جۆر لای خۆمان ئێوە بەرهەمێن یاخود بۆ لە ناو خۆمان کوردستان
زۆر بەداخەوە وڵا بەرهەمی ناو خۆمان نیە خۆزگەی لە داهاتوەچی نزیکدا بمانتوانی با ئەو گوڵانە بەرهەمی ناوخۆ بن ئیتر ئەو داهات و ئەو خەرجەی بۆ گوڵەکان دەکرێت لۆ ناو خۆمان بێتن نەک هاوردەی دەرەوە بێتن. ئەگەر پرسیارەکەشم هەروە بکەم بڵێم چەندێک بەختەوەرن یاخود چەند خۆش حاڵن لەناو ئەو دوکانەیە کە چەند گوڵتان لایەوە کارێکی خۆشەوە نییە؟ لە ڕاستیدا هاوڕێت یەک دروست دەبی کە هەمیشە لەگەڵ گوڵەکان دەبی زیاتر لەو کاتانە هەست پێ دەکەی کە تۆزێ لێیان دووری بیریان دەکەی و بۆ هەموو کارێکیش زۆر پێویستە یعنی مرۆڤ کارەکەی خۆی خۆش بێتن جاکەگەر کارت لەگەڵ گوڵدا بێ بە دڵنیایەوە خۆشەویستیەکە زیاتر دەبێت بۆ کارەکەت. ڕاستە چ ڕۆژێک ینی لە گوڵەکان دووری تو هیچیانە ڕێک نەخست و ئامادە نەکردووە ناخۆش بێت کە بتوێ بڕۆیتەوە بۆ سەر کار و یەکسەر دەستکەی بە ڕێکخستنیان؟ بەڵێ زیاتر مەسەلەن جار هەیە کارمان ئەمە هەر لە ناو دوکانی خۆمان کار ناکەین زۆر جار هەیە بۆ نەو ئاهەنگەکان بە دەرچوون دەردەچین جار هەیە هەر بەپێی کاری گوڵەکان دوور دەکەوینەوە لە دوکانەکە ینی چەند جارێک بڵین چەند کاتێک لێیان دووری زیاتر بەوانەوە لێیان دوور دەبێت. کاکدانە لە وەرزی زستان ئەزانین تا ڕادێک کاریگەری لەسەر گوڵەکانە بێت بە تایبەت ئەو گوڵانێک کە لە دەرەوە هاتوون یاخود کەمتر بەرگاگرن ئێوە چیەکەن بۆی کە ئەو گوڵانە بپارێزن؟ لە وەرزی زستان بەرگیان باشترە گوڵەکان باشتر بەرگاگرن؟ بەڵێ بۆمانەوەیان چونکە ئێمە کە دەیان هێنین و تا ڕێکیان دەخین و تا دەیان فرۆشین پێویستمان بڵە هەیە لە بینی 15 تا 20 ڕۆژ گوڵەکان لامان بمینێتەوە بۆمانەوەی ئەوانە پێویستمان بە سەرما زیاترە نەک بەگەرما لای خۆمان لە شوێنێکی بۆ ئامادەکراوە پلەی گەرمیەکەی لە بینی 4 تا 7 دەرەجەیە بە هاوینانیش بە هەمان شێوە بەڵام هاوینان زیاتر گوڵەکان هیلاک دەبن تا لە ڕێگاوە دەگاتە ئێروکانە ئیتر گەرمەی دەبینێ گەرمیەکە زیاتر هیلاچی دەکات بە ساردەکەی بەرگەی باشتر دەکرێت. کەواتە ئێستا بینە باسکردن لە جیا لە گوڵەکانی ناو دوکانەکە یاخود گوڵ فرۆشیەکەی ئێوە ئەگەر کەسانێک لە ماڵەوە گوڵ بەخێو بکەن یاخود جگە لە گوڵ هەندێک ڕۆکی دیکە هەیە کە جوانکاریەدات بە ماڵەکە و ژنگێکی جوانترایەت بە ئەو شوێنی کە تیاداندێ لە زستاندا چۆن ینی بتوانین پارێزگاریان لێ بکەین بەتایبەت ئەگەر لە دەرەوە دانرابێت؟ گوڵەکانی ماڵەوە لەگەر ئەو گوڵانی ئەمە با بڵین ئیشیان پێ دەکەین کاری پێ دەکەین هەندێک فەرقیان هەیە مەسەلەن لە ماڵەوە گوڵ هەیە پێویستی بە تیشتی ڕۆژە پێویستی بە گەرمیە بە پێچەوانەوە گوڵمان هەیە پێویستی بە ساردی لە ماڵەوە کەواتە دوو جۆر گوڵمان هەیە جۆرێکمان هەیە بەرگەی گەرمی دەگرێت و جۆرێکمان هەیە بەرگەی ساردی دەگرێت بەڵام ئەوانەی لە لای من و کە کاری جوانکاریان پێ دەکەین هەمووی بەرگەی گەرمی ناگرێت دەبی لە شوێنی ساردن. زۆر باشە جا ئێستا بۆ پێی کە ئەو لۆگۆی کوردستان 24 بە گوڵ مەخشێنراوە دەستان خۆش بە سپاس بۆ دیارە بۆ پرۆگرامی ڕۆژ باش ئێمە زیاتر هاوکارانم کاریان کردە یاخود کامێرەکان کردە سەر گوڵەکان نیشانی بینەرەکانی بن کە چەندێک جوان نەخشاوە ئەمە چەند گوڵی ویست چەندێک کاتی ویست و پێشم بڵێ چەندێک ئەمەنێتەوە بۆی هەر بیهێڵینەوە لە ستۆدیۆ. بەڵێ مانەوەکەی زیاتر لە دەڕۆژ دەمێنێتەوە زۆر باش کە ئەوە ژێرەوەی ئاویتیان بەنسبەت کاتی کارکردن ئەمە بە تقریبەن 3 کەس کارمان لەسەر کرد تۆسێکیش بە پەلە کارمان لەسەر کرد بە 2 سعات تەواومان کرد. دەستان خۆش بە زۆر جوانە دیارێکی جوانە بەس پێم بڵای ئەو گوڵەشینانە چۆن ئاوا دەرچوون ینی خۆیان سروشتین یاخود ئێوە پێشتر وا پەروەردەتان کردووە؟ ئەوە ئەمن سپڕم کردووە سپرات کردووە باشە هیچ کاریگەریکی نابێت لەسەر گوڵەکە ئەمێنێتەوە؟ نە کاریگەریەکی ئەو های نابێت بەڵام ئەو گوڵانە خۆی لە بابلین کە دەچێندرێتن ڕەنگەکانی دەکرێن ئەوانە چووکە گوڵی جوانکارین و گوڵی بزنسە دەفرۆشرێ کاری پێ دەکرێت مهندیسەکان لەوێن دەر ڕەنجیان دەدەنێن واتە ڕەنگەکە ئێستا ئەمە لێماندایە بەڵام ئەوان بە قەدەکەی دەیدەنێ کاتە پێش گەورە بوون و کرانەوە گەشەکردنی
جۆرەها گوڵ هەیە مەسەلەن بۆ نمونە ئەمە گوڵی ڕۆزمان هەیە لە یەک گوڵدا حەف ڕەنگە هەر گەڵایی ڕەنگەک خۆی دەنوێنی جۆرە گوڵێکی تر هەیە زیاتر بەرهەمی دەرەوەیە ئەویشیان گوڵی ڕەش ئەوانە هەمووی لە چێلگەکان مهندسیان هەیە ڕەنگیان دەدەنێ دەتوانن ڕەنگ کاتە ڕەنگی سروشتی خۆی نییە دوجار بەدەستکرد بۆیان دروستەکەن ئەو گوڵانە هەم ڕەنگەکانی هەم گەورەبوونیان زیاتر بە دەرمان و پرۆتین گەورە دەبن کاکدانا باسی ئەوە بکەین لە دوکانی گوڵفرۆشەکەی ئێوە چۆن گوڵەکان ئامادەکەن بۆ نمونە جیایەکەنەوە بۆ بۆنەکان ئەگەر کەسانێک هەبن داوا بکەن کە چەپکێ گوڵ بۆ خۆشەویستێکیان برن با یەکسەر لەوە خۆشەویستەکانەوە دەست پێ بکەین ئەوە چۆن ئامادەکەن چۆنەی پێچنەوە چ ڕەنگێک زیاتر ئەگونجێت لەگەڵی ئەمە بڵین لە ساڵێکدا چەند بۆنەیەکمان هەیە ڕاستە زۆربەی بۆنەکانمان دەکەوێتە وەرزی زستان بە تایبەت با بڵین بۆنە گەورەکان بۆ نمونە ڤالانتاینە جەژنی سەری ساڵە لەگەڵ کۆتایی وەرزی زستاندا دەرچووی قوتابیان دەست پێ دەکات لەو سێ وەرزانەدا خەڵکێکی زۆر ڕوو لە گوڵکڕین دەکات بە چەند شێوازێکیشیان هەیە ئەمە وتمان سەرەتا بابین لە خۆشەویستیەوە ئەگەر دەست پێ بکەین دەتوانین باسی ڤالانتاین بکەین لە ڤالانتاین دەتوانین بڵین زۆرترین گۆڵ ڕەنگی سوورە کە دەفرۆشرێت ئەمە لە دوکانەکە کە ئامادەیان دەکەین خاوێنیان دەکەینەوە هەندێک گەڵاوشتەکانی لێ دەکەینەوە وەبی کە خەڵکەکە دێ یعنی زۆر ڕانەوەستیتن و خەڵکەکی زۆر لەو کاتەدا بەڵام ئەگەر کەسێک بێت جیا لە ڕۆژی ڤالانتاین بێ یاخود بۆنەیەکی تر بێ بوێت چەپکێ گوڵ بۆ خۆشەویستێکی بەرێت بە چمە بەستێک بێ ئێوە جیایەکەنەوە پێی ئەڵەن بۆ نمونە ئەو بەرگەی کە بۆی ئامادەکەن شێوازی گوڵەکان چۆن دانرێت بەدڵنیاییەوە ئەمە پرسیاری لێ دەکەین هەیە شەرم دەکا ڕاستیەکە وەڵامداتەوە هەشە دەڵێ بابەتەکەی خۆی باز دەکا ئەمە فقط یارمەتی دەدەین و هەیە مثلەن لەسەر ڕێئی و لەسەر زەوقی خۆی دەیبا و هەشە مثلەن ئەو پرسیار دەکات دەڵێتن چ بکەم بۆ حاڵەتێکی ئاوا ئیتر ئەمە شتەکانی هەموو لە بەرچاوڕوون بێت ڕەنگە گوڵێک بن ئەوانە ئەمە ئەگەر بێت و بڵین بۆ بۆنێکی خۆشی بێت بۆ شادی بێت چ ڕەنگێک ئامادەکەن وەڵا زیاتر مەسەلەن ڕەنگا و ڕەنگدادنی ڕەنگا و ڕەنگ باشە من بیستمە بۆ ئاشتبوونەوە گوڵی سپیدانرەوەیە یاخود پەمەی بەدڵنیایەوە تەواو کەواتە ئەی پێمان بڵێ ئەگەر بۆ لای نەخۆش کەسێک بیباتە لای نەخۆش ئەو گوڵە چۆن ئەبێت یاخود شێوازی پێچوانەوەی ئەو بەرگەی کە بووی ئامادەکەنە بێت چۆن بێت بەڵێ خەڵک کە زیاتر دێن گوڵ لە بۆ نەخۆشی دەبن مەسەلەن داوای ڕەنگە کاڵەکان دەکەن مۆرێکی کاڵ یاخود ئەگەر با بڵین پیاو بێت مەسەلەن ڕەنگی سپی داوا دەکەن لە کەفەرەکەیدا مەسەلەن لە بۆ پیاوان ڕەنگەکی بێتی یان ڕەشیان ئەوە داواکاری خەڵکە بەڵام زۆر زاریشەیە لە لای خۆمان کە مەسەلەن دەڵێن بۆ نەخۆشە ئێمە دەڵێن بە هەمان شێوە دەڵێن ڕەنگا و ڕەنجی بکە یان پرسیاری ئەوەی دەکەین دەڵێن ئەو کەسەیە مەسەلەن حەزی لە چ ڕەنگەکە زیاتر مەسەلەن ئەو ڕەنگەی زیاتر لە بۆ دادنین دەشگۆڕێ حاڵەتەکان یعنی لە حاڵەتی مەسەلەن بۆەوەی سەردانی نەخۆشێک بکەی هیچ شتێکی سابت نییە بڵین دەبی ئیلان ئەو بابەتە بێت ڕاستە ڕەنگا و ڕنگ بێ بەڵام پێم بڵێ بۆ چییە بێ پیاوان هەمیشە ڕەنگە ساردەکان یاخود بێ ڕەنگەکان دانێن لەوەش یعنی غەدرتان لێ نەکراوە کە ئەو ڕەنگانە بۆیەوە بێت وابزانم وا لێمان دێ وا لێتانێت گرنگەوەی خۆتان بە دڵتان بێ زۆر دەی زۆر باشە کاکدانا کاتێک کە کەسێک ئەوێت گوڵێک ئامادەکە بۆ پرسەیەک یاخود بیباتە گۆڕستان ئەو گوڵانە چۆن ئەبێت بە چ شێوازێک بپێچرێتەوە دووسێ شێوازی هەیە مەسەلەن خۆی گوڵ هەرکە بوونی هەبوو جوانە ڕاستە دووسێ شێوازی ئەمە شێوازێکمان هەیە پێی دەڵێن تاوسی ستاندی تایبەتی خۆی هەیە دایدنین و لە بۆ بابەتی گۆڕستان دیسان ئەمە ڕەنجی سپی بەکاردەینین زیاتر بەڵام هەشە خەڵکی کە ڕەنجی تر دەبا بەڵام ڕەنجی سپیم پێ معقولترا لە ڕەنگەکانی تکە لە بۆ
سەرقەبران و بۆ پرسە جیا لەو تاجانی کە دروست دەکرێت یاخود و تاسیانەکرێ ئەگەر چەپکێک گوڵ بۆ پرسێ یاخود بۆ سەر گۆڕستانێک بەری پێویستەکە چۆن بێت یعنی بڵین پێچانەوە شتەکەی زیاتر بە شەفافی دەیکرد شەفاف بێت بەڵێ زۆر وا جوانترە بەڵێ و ینی ڕازانەوەکەی ڕازانەوەکی بڵین بەسیتی لۆ دەکەین ینی شتەکان زۆر ڕەنگا و ڕنگ و زۆر مەسەلەن سەوزای و ڕووەکەکان و بەرزکردنەوەی بۆ ناکەین هەر لای خۆشمان وا عادەتە ئەگەر بابەتێک بابەتی پرسە و تۆزێک ماتەمینی بێ شتەکان مات بن باشترە ڕاستە کاک دانا بۆ کەشوهوای کوردستان زیاتر جۆرە گوڵێک ئێوە لە وەرزی زستاندا هێنن و لە بارەکە زیاتر بمێنێتەوە ئەمە لە کوردستان بە پێوەی وەرزەکانمان جیاوازە دەتوانین لە هەر وەرزە و ئیسیفادە لە جۆرە گوڵک بکەین دەتوانین بڵێن لە وەرزەیدا کەشێک مەسەلەن لە گەرمیەکان مەسەلەن سەوزاییەکان زیاتر بچێنین لە زستاندا مەسەلەن گوڵی ڕۆز یاخود بابەتەکانی کە بەڵام وەکو لە بیدایەتیشدا باسمان کردیانی زۆر بەداخەوە بەرهەمی ناخۆی گوڵمان نییە ئەمە لێروکانە یەک دوو کێڵگەی گچکە هەن لێروکانە بەڵام بەشی هەموو کوردستانمان ناکاتن زۆر باشە کام گوڵ لە هەمویان ناسکترە کە زۆر کەم ئەمێنێتەوە لە دوو ڕوانگەوە باسی ناسچیەکەی دەکەین ناسچی با بڵێن کە کەم بمێنێتەوە گوڵێکمان هەیە تیول لە هۆڵەندا بەرهەم دێتن ئەوەیان لە هەمووان ناسکترە کەمترین بەرگەی هەیە لە بۆ گەرما و سەرما هەم بەرگەی گەرما ناگری و هەم بەرگەی زۆر سەرماژ ناگری خواستی زۆر لەسەر ئەو جۆرە بەڵێ کامیان زۆرتر ئەمێنێتەوە گوڵەکان هەمویان جوانن بەڵام کامیان زیاتر ئەمێنێتەوە بەهێزترە گوڵی ڕۆس لای خۆمان گوڵە باخی پێ دەڵێن باشە ئەگەر کەسێک سەردانی بۆ نمونە لای هاوڕێکانی بکە بۆنێکی تایبەتی هەبێ ئێوە چۆن گوڵەکەی بۆ ئامادەکەن بە چ شێوازێک یاخود پێچانەوەکەی چۆن بێت بەڵێ خۆی پێشکەشکردنی گوڵ لە چەند ڕوانگەیەکەوە دەبێت جار هەیە بۆ ڕێزگرتنە جار هەیە بۆ سەرکەوتنە جار هەیە بۆ خۆشەویستیە جار هەیە وەکو باسمان کرد بۆ ماتەمینیە یاخود بۆ با بڵین سەر قەبران و ئەو شوێنانە هاوڕێک کە بۆ هاوڕێک گوڵێک دەبا بیدایەت سەرەتا دێ خۆیان پرسیار دەکەن مەسەلەن باس لەوەی دەکا هاوڕێکەی چیەتی مەسەلەن پلەی بەرز بۆتەوە یاخود نمرەیەکی زۆر باشی هێناوە یاخود سەرکەوتنێکی زۆر باشی هێناوە یاخود هاوڕێکەی زەواجی کردووە ئیتر بەپێی با بڵین حاڵەتەکەیدا وە بەپێی حەزی ئەو کەسەی هاتووە گوڵەکە دەکڕێ و بەپێی پرسیارەکانی مەو کە ئەو کەسەی دەچێتە لای و حەزی بەچیە ئەمە دیزاینەکی لە بۆ ڕێک دەخین بابێنە سەرباسی ئەو گوڵەی کە ئامادەیەکەن بۆ دەستی بووک چۆن بۆ زاواکەی ڕازێنەوە یاخود چۆن پێی ئەڵێن چ ڕەنگێک بێ خۆیان داوایەکەن پێشتر یاخود ئێوە هیچ نمونەیەکتان هەیە و ئامادە کراوە پێیان ئەڵەن کە لەسەر ئەو شێوازە بۆیان حازرکەن ئەمە لای خۆمان نمونەمان هەیە هەر گوڵەکی ئامادە دەکەین وێنەی دەگرین و زیاتر ئێمە کە با بڵین بکو زاوا دێتە لامان تاکید لەسەر وەی دەکەینەوە دەڵێن سەرەتا سەیری گوڵەکان بکەن سەرەتا حەزی خۆتان بڵێن دواتر نمونونەکانی تریان نیشان دەکەین ئەمانەش خەڵک کردوویەتی جار هەیە لەسەر نمونونەکانی مە گۆڕانکاریەکی دەخەنە سەرێن بۆ نمونە دەڵێن ئەو چەپکەمان بەدڵە بەڵام ڕەنگەکەی لە هەمان شێوە نەبێتن مەسەلەن ئەو ڕەنگە بێت لەو دیزاینە بێ بەڵام ئەو ڕەنگە بێتن وا زیاتر ستایلی دەستی بووکان پێچانەوەی لەگەڵ نییە چەپچی خڕە و دەستی هەیە ئیتر دەستکەکانی یان کریستالی پێوەیە یاخود حەبلەکی پێوەیە یاخود زینەیەکی وای بۆ کراوە کە جوانتر دەکەوێت تۆزێک دیارتر بێ کە ئەو چەپکە چەپچی دەستی بووکە باشە ئەکری هەر ئەو چەپکە گوڵەی دەستی بووکە کە تەنها ڕۆز بێ یاخود گوڵێکی دیار بێ ناکرێت کە چەند چڵێکی ناسکی ڕووەکەکانی تر بێت ینی ئەوتان کردووە ئامادە ئێستا زۆر مۆدێلیەتی بەو جۆرە ئامادەیکەن بە هەمان شێوەی هەموو شتەکانی تر گوڵش مۆدێلی هەیە ڕازانەوەی گوڵەکان مۆدێلی هەیە ئێستا مۆدێلی وەیە زیاتر تێکەڵ بێ گوڵەکە چەند بابەتێک با بڵێن لە گوڵی ڕۆز
گوڵی ئالستەر ئەو گوڵی ئێستا لە لامانە ئەوە داودی پێ دەڵێن ئەمە گوڵی داودی پێڵێن بەڵێ ئەمەش هەر تێکەڵ دەکرێت بەڵێ و ئێستا لە بۆ چەپچی بووکان زیاتر گوڵی وشتیش بەکاردەهێنن هەر گوڵەکە سروشتیا یاخود ڕوەکەکی سروشتیا وشک کراوەتەوە با بڵین وەک گوڵە گەنم هەیە لە ناو چەپکەکاندا وەکو زیینەک وەکو جوانکاریەک بەکاری دەهێنین مۆدێلە ئێستا زۆر باشە کاتە پێمان بڵێ کە هاوڵاتیان چۆن گرنگی بە گوڵەکان بن بەتابەت لەم وەرزەدا لە ماڵەوە لە دەرەوە چۆن بیان هێڵنەوە کاتێک کە چەپکە گوڵی جوانیان بۆیەت ماوەی چەند ڕۆژێک بمێنەوە چۆن داینن تەنها بیکەنە ئاویان چی لێ بکەن سەرەتا پێویستە ئەو ژوورەی لی دادنێن زۆر گەرم نەبێ یاخود لە گەرمی زۆر نزیک نەبێ لە ماڵەوە ئێستا با بڵین فترەیەکی تر سپلیتی گەرمی پێدەکرێت یاخود سۆبا پێدەکرێت وەرزەکە دەگۆڕێ ئەو گوڵە نێزیک نەبێ لەو سۆپایە و نێزیک نەبێ ڕێک دایرێکت لە هەوای سپلیتەکە ئەوە خاڵی یەکەمە خاڵی دووەمیان 2 ڕۆژ جارێک ئاوەکەی بگۆڕن بەڵێ 5.5 2 قەدەکەی ببڕنەوە لە ژێرەوەی ئەوە ماوەکی زیاتر ئەمێنێتەوە بەدڵنیایەوە ئەو قەدە کە ئاوەکەی هەڵدەمژێ وەک فلتەرە گوایە بە 2 ڕۆژان ئەو فلتەرە کونەکانی کز دەبی بۆ ڕاکێشانی ئاو کە 5.5 وەک 2 بردرانەوە و بەلاری ببڕدرێ باشترە لەوەی بەخڕی ببردرێ ئەگەر بەلاری بردرا فلتەرەکەی زیاتر توانای ڕاکێشانی ئاوی هەیە و ئەو گوڵەش لەناو ئەو ئاوەیدا خۆراکی خۆی وەردەگری زیاتر گەشتاکات بەدڵنیاییەوە زیاتر کە خۆراک وەردەگری زیاتر دەمێنێتەوە زۆر سپاس بۆ بەڕێستان کاگدانە کە ئەمڕۆ لەگەڵمان بووی وەکو شارەزایەک لە بواری ڕێخستنی گوڵ بۆ هیواین کە هەمیشە ماڵەکان ئاوەدان بێ پڕ لە گوڵ بێت زۆر سپاس بۆ ئەوەی کە میواندارەکەت قبول کرد سپاس بۆ ئێوە دەستینگۆ خۆش بێ سپاس بۆ کەناڵ 24 و هەموو کارمەندەکان زۆر سپاس بۆ دیارەکەشتان دووبارە بەخێر هاتن هەمیشە کە باسی خۆشگوزەرانی یاخود گەشتیاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت ئێمە باسی واکەین کە هەندێک لە شارەکان هەیە کە دیمەنی زۆر جوانە باشن یاخود بە شوێنێکی جیاواز دەرەکەون بە شوێنێک ئەناسرێنەوە کاتێک باسی گوڵەکانەکەین یاخود باخچێکی گەوراکەین بێگومان پارکە ناودارەکانی دووبەی ئەبینین یاخود بەبیر جیهان دێتەوە ئێستا لەم ئینهاوسەدا با ببینین بزانین جوانی و سەرنجڕاکێشی و خۆشگوزرانی لەکوێ ئەم پارکەدا ئەبینرێت و ئێمەش گەشتێکی بەناودا بکەین. ناوی ئەم باخە بەهشت ئاسایە مێرکڵ گاردنە واتە باخی پەرجوو یان باخی معجیزە. هۆکارێک لە پشتی ئەم ناونانە هەیە کە بەو واتایە ناونراوە. ئەویش دروستکردنی ئەو پانتایە زۆرەیە لە چاندنی گوڵ لە ناو جەرگەی بیابان. نەک تەنها ئەمە بەڵکو ئەو دیمەنە سروشتیە ناوازەیی کە ئەم باخە گەورەیە هەیەتی وای کردووە جگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەورەترین باخی گوڵیش بێت لە جیهان. لەگەڵ کردنەوەی دەرگاکانی مێرکڵ گاردن بەڕووی گەشتیاران لە وەرزی گەشتیاری ئەم باخەدا سەردانکەران لە هەموو تەمەنەکان بە تایبەتی منداڵان هەست بە ئەفسوناوی و جادووی بوونی دیمەنەکانی باخەکە دەکەن. بە بەکارهێنانی زیاتر لە 150 ملیۆن گۆڵ بۆ دروستکردنی پەیکەری کەسایەتیە فیلم کارتۆنیەکان و کەسایەتیەکانی دیزنی و جگە لە 120,000 جۆر لە گوڵ ئەم باخە ڕازێنراوەتەوە. ئەم ژمارانە بووە هۆی تۆمارکردنی ناوی مێرکڵ گاردن لە کتێبی گینس بۆ شکاندنی ژمارەی پێوانەی بەکارهێنانی گوڵ لە دروستکردنی پەیکەر و ڕازاندنەوە. گرنگترین پەیکەریش لەم باخە شێوەی فڕۆکەیەکی ئاسایی ئێرباس A380 کە بە گوڵ داپۆشراوە. تم تصميم الطائرة بالسكيل الحقيقي تەنها لە ڕازاندنەوەی فڕۆکەی ئێرباز نزیکەی 10,000 گوڵ و جیامان بەکارهێناوە. تۆی هەموو جۆرە گوڵێکی دەگمەن و جوانی جیهانمان لێرە کۆ کردوێتەوە و پەروەردەیان دەکەین. لە کاتێکدا کەش و هەوای دووبەی کە بۆ گوڵ زۆر گونجاو نییە. حوض من النباتات علقت عليها. ئێرە تەنها باخێک نییە کە گوڵی تێدا بێت.
بەڵکو زۆر خزمەتگوزاری دیکە لێرە پێشکەش بە گەشتیاران دەکرێت وەک چێشتخانە و مزگەوت و بەشی فریاگوزاریە سەرەتایەکان و تەنانەت هەموو ئاسانکاریەک بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کراوە بۆ ئەوەی چێژ وەربگرن لە کاتی گەشتکردن و پشودان لە ناو باخی پەرجوو. باخی پەرجوو بە شێوەیەکی فەرمی لە ڕۆژی ڤەلانتاین لە ساڵی 2013 کرایەوە. ساڵانە لە مانگی ئۆکتۆبەرەوە دەرگای بەڕووی گەشتیاران دەکرێتەوە تا کۆتایی مانگی نیسان. تەنها لە یەکەم مانگی کردنەوەیدا 2 ملیۆن گەشتیار سەردانی ئەم باخەیان کردووە. هەر لەناو ئەو بابەتانە ئەمێنینەوە دوورتان ناخینەوە لە ناو گوڵ و گوڵزار و باخ و پارکە جیهانیەکان کە ئێستاش بۆ بینینی زۆرێک لە باخەکانی جیهان ئەگەر بمانوێ بیان بینین چەندین ڕۆژ چەندین مانگ و چەندین ساڵی شێوێت تا گەشتێکی دوور و درێژ بکرێت بەڵام بە سەردانیکردنی باخی جیهان کە لە شاری بەرلینە زۆرینەی ئەو باخچانەی دەبینرێن کە سنبولی وڵاتەکانیان لە خۆگرتووە لە شێوازی تەلارسازی و باخچەسازی کولتور و مۆدرنیشیان تیادایە. باخچەیەکی تایبەت بە چەند وڵاتێک هەیە کە لە ناو هەموو باخەکاندا کۆکراونەتەوە و پێوترێ باخی جیهان. ئەم باخە لە ساڵی 1970 دروست کراوە هەمیشە بەکراوەی ماوەتەوە هیچ کات نەبووە داخرێت تەنانەت لە سەردەمی کۆرۆناشدا باخی جیهان پێشوازی لە میوانەکان کردووە. ئێستا دەتان بینە بەرلین بۆ بینینی ئەو باخە. بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گەشتێک بۆ بینینی باخچەکانی ئەفریقای باشوور یان هەر شوێنێکی دیکە ڕەنگە مەحاڵ بێت بەڵام ئەڵمانەکان بە سەردانکردنیان بۆ باخچەی جیهان لە بەرلینی پایتەخت ئەو پانتایە زۆریان بۆ نزیک بۆتەوە بۆتە گەشتێکی چێژبەخش بە هەمان شێوەی باخەکانی ئەفریقای باشوور. لە ناو باخی جیهاندا و لە ساڵی 2017 باخچەی ئەفریقای باشوور دروست کراوە و کۆی باخچەکان لەم پانتایە فراوانە بووە 18 باخچە کە هەر یەکێکیان چیرۆکێکیان بەشێک لە کولتور و تەلارسازی و باخچەسازی وڵاتەکەیان نیشان دەدات. ئەم باخچەیە زۆر تایبەتە چونکە چیرۆکێکی زۆر جوان و لە هەمان کاتا خەمباری هەیە ئەوەی دەیبینن کە شتێکی گەورەیە و پارچەکانی دانراون و ڕووەکەکانی تێدا گەشە دەکات ئەوە باشترە لەوەی کە لە ناو باڵەخانەکان هەڵبگیرێن و بەدڵنیاییەوە هەر ئەم کەشێش کۆیلەکانی پێ دەگوازرایەوە کەواتان باخچەیە دوو پەیامی جیاوازی هەیە. پارکەکە لە بنەڕەتدا لە ساڵی 1970 بۆ یادی 750 ساڵەی دامەزراندنی بەرلین پاش ڕووخانی دیوارەکە دروست کرا. ئەو کات زۆر دڵگیر نەبوو بەڵام دوای ئەوەی لە ساڵی 1994 وڵاتی پەکین باخچەیەکی بچووکی ڕۆژهەڵاتی پێشکەش کرد. بیرۆکەی باخی جیهان لە دایک بوو. لەو کاتەوە چەندین پارک زیاد کراون بۆ نمونە پارکی ئوسترالی کە بە بەردی سوور و داری یۆکالیپتۆسی سوتاو تەواو کراوە کە گوزارشتە لە دابوو نەریتی دانیشتوانی ڕەسەن. ئەم باخە تایبەت نییە بە بەرلین بەڵکو لەسەر ئاسی جیهانە چونکە زۆرێک لەو چەمکانەی باخچە نێودوڵەتیەکان هەیەە لە ڕووی تەلارسازی و شێوازی نەرێتی و مۆدرنی لێرە هەیە. باخچەی ڕەنسانسی ئیتاڵی پەیکەری مەڕمەڕ و کانی ئاو و باخچەی تایلەندی شانەی ئاسنی هەیە کە لە کێڵگەی برنج دەچێت. یاساکانی خۆپارێزی وەک بەستنی دەمامک و پابندبوون بە دووری نێوان کەسەکان تەواوی شوێنە گشتیەکانی جیهانی گرتەوە لە ڕێستۆرانت و باخچە داخراوەکان و هۆڵی کۆنسێرتەکان بەڵام باخی جیهان هەمیشە بەکراوەی مایەوە بۆیە لەم باخەدا دەتوانرێت گەشتێکی جیهان بکرێت و چێژ لە گوڵ و ڕۆکەکان و شێوازی تەلارسازی زۆربەی وڵاتانی جیهان ببینرێت. بێگومان ڕەنگینی و گەشاوەی گوڵەکان یاخود ڕۆکەکان پەیوەندیکی ڕاستەوخۆی بە کەشوهەواوەیە. بایمەش بێکەوە بزانین گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکان چۆنە تا ڕۆکەکانمان بگونجێنین لەگەڵی.
بەڵێ ئێستاش بۆ وەرگرتنی زانیاری لە هەر شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستانەوە بە ئێمە ڕوو دەکەینە پامنێرانمان ئێستا ژەچمە لای هێرۆ مەولودی کە لە هەولێرەوە لەگەڵمانە زانین هێرۆ چی بۆ ئامادە کردوین زانیاریەکان لای هێرۆ چییە بەیانیت باش هێرۆ پێمان بڵێ زانیاریەکان لای تۆ چییەوە چیت ئامادە کردووە لەکوێی هەولێری بەڵای ئەو کاتت باش بەیانی تۆ سەرجەم بینەرانش باش هاژە دیارە هەر جارە ئێمە هەوڵە دەین کە تەوەر و بابەتێکی بە تایبەتەوەی تایبەتە بە ڕۆژانەوە ئەوەی کە سەرکاتی بەیانیان زیاتر گرنگی پێدەدەین خۆتان دەزانن کە هێدی دوکان و بازاڕەکان دەکرێتەوە بەشێکی زۆر لە خەڵکی سەرقەڵی خاوێنکردنەوەی کۆڵانەکان و شوێنی کارەکانی شوێنی کەسابەتی خوێن ئەو ڕدەمێت بەحسی قاوە بکەم هاژم قاوە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بەشێکی زۆر لە خەڵکیش ڕاهاتوون بۆی کە بەیانیان کاتی بەیانیانیش ڕووبکەنە قاوە خواردنەوە هەرچەند لە پارچەکان دیکەی کوردستان لە باکوور و ڕۆژاوە زیاتر قاوە خواردنەوە هەیە و گرنگی بە قاوە خواردنەوە دەدەن بەڵام لە باشووریش خەڵک هێدی ڕووکرێتە قاوە خواردنەوە چەندین زۆری قاوە هەیە و ئەو قاوانەی کە گرنگی پێدەدرێ خۆی لە سەرەتادا بباستەوەکەن کە قاوە لە سەرەتادا بەم شێوازە ئەوەی کە بۆ منی باس دەکەن نەگە کاک عابد لەگەڵمە ببۆی کە وەکو خۆی چەندین ساڵە لە بواری قاوە کار دەکات بۆی کە باسی قاوە بکە بزان بەم شێوازە ئایا دەتوان قاوە بەکاربێن هەرچەند قاوە بەخۆی بە شێوازی دیکە بخۆتەنزان دەکوڵێت و پاشان دەخورێت کاگابت ئەگەر جەناب بێت ئێرە کە چەندین ساڵە لە بواری قاوە کار دەکەی ئەگە بۆم باسکە ئەو قاوانە چۆنە تایبەتمەندی چێت جیاوازێکی لەگەڵ یەکتریا چەند جۆر قاوە قاوە کامل بەیانی باشن سەرچاوم ئەوەلشی قاوە بەرازیلیام تینین کۆلمبیم تینین دمنێ ئەم کەس تینین لێرە دەبرێژن ئەم دەردکەون مەسەرەنج ئەمە ئەوە خەلیجی زۆر تاڵ نییە ینی شێرین تقریبن ئەو تێ مەسەرەن ئەوە زۆر ڕەشێ تۆخە تاڵە زۆر ئەوە کێمتری قاوەی تورکی ژێر دەبێژن ئەوە تەنێ کارە بخواونا و تامی خۆشێ و باش زۆر باشە کاک عەبد خەڵکی ڕۆژاوای کوردستان خەڵکی قامیشلۆ کە لێرە 7 ساڵە کار دەکە ئەگە بۆم بەحسیەوە بکەی کە قاوەی بەیانیان جیاوازی چیەوە گرنگی قاوە چێ بە تایبەتی خەڵک بەیانیان چ کاتێ بیخواکو کەسێکە لە بواری قاوە کار دەکەی وڵی قاوەی بەیانی زۆر باشە زۆر یەک مشکی سافت بێ دێ ئەو قاوە زۆر باشێک بخۆ ینی نەدێتتر هەفت قاوە بێ 5 بێ 6 بە هەفت بخۆ زێترنا باش نییە ji بۆ دل باشە ji بۆ سەڵاتانی باشە یان سەڵاتان نامینێ ji بۆ شەکر باشە زۆر یعنی فایدەی زۆر هەی فایدەی قاوێ يعني من روجافا كامل كلبناني كروجافا كامل لبناني سوري كامل قاوة دخن بياني بيشينان قاوة دخن چەندی ساڵە لە باشووریش کاری قاوە دەکەی خەڵک چۆنە تا چەندی ڕووکرێتە قاوە خواردن چۆن بۆ تا والله یەکەم ساڵ شغل صفر بوو شغل نەبوو ئەسڵەن کەسی نەڵان قاوە چییە دیگۆ ئەو چی ئەو چی جارێ مارێ ئەو زەق نەبووتە ئەو چیەوە بەس پشتی وێنە پشتی ساڵکێ چوو تقریبا ئانا نۆت و نە عەرەب بوون یەک کورد بوو کێم بوو ئێستا نۆت و نە کوردن کامل فێری قاوەی بوون و زۆر باش بووی دەکشینە قاوەمە يعني معروف الفر فريش كاملا فريش هذا كان الفر دروستکردنی قاوە قورسە دروستی بکەی هەموو کەس دەتوانێت قاوە دروستکە نا حمل کار ئەوە فەنجێر دەبێ لازم دەرکەوێ ئەلوان دەرکەوێ مثلا ئەلوانەوەی باشە وەک بێنە فاتح بێ غامق بێ ئەشقەر بێ يعني بۆ لە دەرکەوێش بۆ تام بدە قاوە ئێرە هەژە ئەگە کاتم ما بێ قاوەکە لەم بێگومان لەم جیهازە دەدرێ ورد دەکرێت بەم شێوازەی لێ دێت ئەمن هەوڵە دەم شارەزایەکی باز لە دروستکردنی قاوە دروست پەیدا بکەم بۆ ئەوەی کە بتوانم لە تیوی بۆ ئێوە قاوە دروستکەم هاژە هەوڵش دەدەین زیاتر بەحسی قاوە بکەین لە کاتی خۆیدا بەڵام وەکو ئاماژەمان پێکرد وای کاک عەبدیش ئاماژەی پێکرد چەندین زۆر قاوەمان هەیە ئەمە کە دەیهاڕێ بەم جیهازە ئاوردی دەکەم بەڵام بەو شێوازە کە دەبینن هێشتا چەندین قۆناغی ماوە بۆ شێوازە دێت پاشان دەیهاڕێ بەم جیهازە وردی دەکەن دوایی وەکو خۆی کوتی شارەزایەکی باشی دەوێت لەوەی کە لە لێنانی قاوە کە دەبێ ئاوی چەندێ تێ بکەی دەبێ هەندێک کەس حەزی لێ شەکری تێ بکە هەندێک کەس حەزەکە تاڵ بێ وەکو خۆشی ئاماژەی پێکرد چەندین زۆر قاوە هەیە ئەمەیان کەمێ تاڵە ئەمەیان زۆر تاڵە ئەمەشیان مەیلە و شیرینی دەڕوە وەکو خۆشی کوتی بەدەنێک دەتوانین بۆ نمونە ئەگە دەستم پێ بکە بەم شێوازە دەتوانانی بخێتە دەم تو لە ناوجێرمان تا بەردەوام بێ بۆی کە قاوەکە بەکاربێنی ئەمەش بەحسی قاوە بوو خۆی ئاماژەی پێکەی گرنگی خۆی هەیە قاوە بە تایبەتی
بۆ ئەوەی کە مێشکت ئارام بێتەوە لە بەیانیان و لە کاتی ئاسانیش دەتوانێت قاوە بخۆیتەوە بە هیوایەوەی کە سووتان نەبینی بێت لە بابەتەکە. زۆر سواس هێرۆ بێگومان ئەزانم کە کابانێکی باشی بەڵام هەوڵ بە ئەگەر خۆت فێری قاوە دروستکردنێکی باشیش بکەی ئەوە خراپ نییە بۆی بێکەوە قاوەیەکی خۆشیش ئەو بۆنەی ئەکیدم ئێستا زۆر چێژی لێبینی بە تایبەت ئەو قاوە تێرەکە یاخود دارک کۆفی پێوترێ ئەوە تاموبۆنێکی زۆر تایبەت و خۆشی هەیە. زۆر سپاس هێرۆگیان بە سپاسی میوانەکەشت بکە بێگومان قاوەش یەکەم جار لە باکووری کوردستان کەسێکی کورد بووە کە هێناوێتی و گرنگی پێداوە هەر لەو سەردەمەدا قاوە فرۆش بووە و کوردیش بووە بۆیە لە باشووری کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان گرنگی تەواو بە خواردنەوەی قاوە دەدرێت و بە خواردنێک یاخود بە خواردنەوەیەکی زۆر چێژبەخش دادەنرێت و ئێستش بە تایبەت لە هەموو شوێنەکان قاوە دەست دەکەوێت وەکو دوێنش باسمان کرد کە بۆ ئەم ساڵ باشترین جۆری قاوە کە دیاری کرا لە ئیسیوپیا بوو کە دوای 14 بۆ 15 ساڵ بەرهەم دەهێنرێت. بەڵێ لەگەڵەوەی کە داڕمانی ئابووری بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ڕووی کردە هەموو جیهان و لە کینیا بە تایبەت کاریگەری زۆری هەبوو بەهۆی داخستنی بازار و شوێنە گشتیەکانەوە کە بە هەمان شێو بۆ خۆپارێزی بوو لە ڤایرۆسی کۆرۆنا هاوڵاتیانی وڵاتە بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان ڕویان کردوتە سەرشەقامەکان و ئۆتۆمبیلەکانیان کردووە بە دوکانی سەڵۆمی و فرۆشتن. بەشێکی زۆری ئەو کەسانش کە ئەو کاراکەن یاخود دەستیان کردو بە کارکردن لەسەر شەقامەکان فرۆشیارەکان کەسانی خاوەن بڕوانامەی بەرزن بەهۆی لە دەستدانی کارەکانیان ئەو ڕێگەیان دۆزیوەتەوە یاخود شوێنی کارەکان داخراوە ئەوانیش بۆی بژێوی ژیانیان پەیدا بکەن ئەم کارە دەکەن لەگەڵەوەشدا ئابووری ناسانی ئەو وڵاتە بەکارێکی باش ناوی دەبن و پێشیان وایە بێتە هۆی جوڵەی ئابووری سەردەمیانە. داخستنی دوکان و بازاڕەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە کینیا بارودۆخی ئابووری سەخت کردووە بەڵام بە درێژایی شەقامەکانی نایرۆبی پایتەختی کینیا بازرگانیەکی نوێ دەستی پێکردووە. خەڵک ئۆتۆمبیلەکانیان گۆڕیوە بۆ دوکانی سەوزە و میوە و لەو ڕێگەیەوە داهات دروست دەکەن. ماری دایکی سێ منداڵە ڕێگەیەکی نوێی دۆزیوەتەوە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی دوای کۆتایی هاتنی دەوامی کۆلێژی دەست دەکات بەکارکردن. کۆرۆنا فێری زۆر شتی کردم ژیانی گۆڕیم چونکە پێشتر لە ئۆفیسێک کارم دەکرد و جلوبەرگی زۆر شیکم دەپۆشتم. ئێستا دەبینن جلوبەرگەکانم بە چ شێوەیەکە چاکەتێکی خۆڵاویم لەبەرە بەڵام سوپاسی خوا دەکەم بۆم کارە چونکە فێر بووم چۆن بم و چۆن بتوانم دوکانەکەم ڕێک بخەم ببمە خاوەن کاری خۆم بژێوی خۆم پەیدا بکەم. دوای ئەوەی حکوومەتی کینیا لە مانگی ئایاری ئەمساڵ زۆرێک لە شوێنە گشتیەکانی داخست زۆر خەڵک هاوشێوەی ماری بێکار بوون و ئەو پاشەکەوتەی هەیەیان بوو کۆتایی هات. ئابووری ناسانی ئەو وڵاتەش پێیان وایە ئەو کارە لە ڕووی ئابووریەوە کاریگەری هەیە. کۆڤید-19 نەک لە ڕووی کۆمەڵایەتەوە دووری خستینەوە بەڵکو فێری چەندین کاری جیاوازی کردین. بەڕاستی بازرگانیی نوێیە. ئۆتۆمبیلەکان لەسەر ڕێگەکان پێداویستی خۆراکی ڕۆژانە دەفرۆشن. ئەوش هەنگاوێکی باشە هەر کات بتەوێت دەتوانن بیگەنە بەرماڵەکەت بۆیە تایبەتمەندی ئابووری پێشکەوتووە. کینیا لە ڕووی ئابووریەوە بە بارودۆخێکی خراپدا تێپەڕیوە. کاریگەریەکانی کۆرۆنا تووشی شۆکی کردن بە بینینی کەسانێک کە خاوەن بڕوانامەی دکتۆران و تەماتە دەفرۆشن لەسەر ڕێگەی شەقامەکان ئەو ڕاستیە دەردەخات کە ئابووریەکی بەرهەمداریان نییە و ئابووری ناسانیش دەڵێن هاوشێوەی جوتیارێک پشت بە باران بارین دەبەستین کاتێک باران نەما دەبێت لە بازاڕەکان خۆمان بدۆزینەوە. ئەو گۆڕانکاری کە ڤایرۆسی کۆرۆنا بەسەر جیهانیان هێناوە بە تایبەتیش لە سێکتەری ئابووریدا وای کردووە بەردەوام بەرزی و نزمی لە دراوەکان یاخود بەهای دراوەکاندا هەبێت و لە بۆرسەی جیهانیشدا گۆڕانکاریەکی خێرا ڕوو بدات. ئێستاش بە بەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین بزانین چۆنە. کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 124,800 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 145,250 دیناری عێراقیە،
100 پاوەندی بەریتانی 165,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 16,400 دیناری عێراقیە و 100,000 تمەنی ئێرانی 5,000 دیناری عێراقیە کە هەروە خۆی ماوەتەوە دوو ڕۆژە و جگە لەوانە مسقالێک زەیڕی عیار 24 376,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 21 330,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی عیار 18 282,000 دیناری عێراقیە. ڕێکخراوی یونسێف سەربانەتەوە یەکگرتووەکان وێنەی دەموچاوی منداڵێکی لەسەر ڕوبەری 11,000 مەتر دووجا لە لم دروست کرد. هونەرمەند ساند دەڵێت ئەو کارە پشتیوانیەک بووە بۆ پاراستنی ئەو 6,000 منداڵەی لە جیهان مەترسی توشبوون بە کۆرۆنایان لەسەر هەیە. بەردەوام لەلایەن ڕێکخراوی یونسێف هۆشداری لەبارەی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا دەدرێت و هاوکات بەهۆی ئەو پەتایە سەدان هەزار منداڵ لە سەرتاسەری جیهان لە خوێندن دابڕاون و هەروەها هەزاران منداڵی دیکەش لە ژێر کاریگەری و لێکەوتەکانی کۆرۆنا تووشی هەژاری و دەربەدەری بوونەتەوە. بۆیە ئەم کارە هونەریە ئەنجام دراوە کە وەکو هاوخەمیەک بووە ئەو منداڵانێک کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کاریگەری خراپیان لەسەر دروست بووە چ ئەگەر بە توشبوونی ڤایرۆسەکە بێت یاخود بە دابڕانیان لە خوێندن یاخود لە دەرەوە و لە هەر ئەو ژیانە ئاسایی کە منداڵی تێدایە بە تایبەت ئەم ساڵیش کە منداڵان زۆر بێبەش بوون لە خوێندن و لە هەموو ئەو یاری و چوونە دەرەوانەی کە لە ناو پارکەکاندا چێژی لێ دەبینێت بۆ هیواین کە زوو کۆرۆنا چارەسەر بێت یاخود ڤاکسینێکی بۆ بدۆزرێتەوە هەموو چین و توێژەکان بتوانن ژیانێکی ئاسایی و ئارام دەست پێ بکەنەوە. باسیوتان بۆ ئەکەم کە چەند میوەیەک جێگرەوەی ئاون دۆجایمە پێمان ناکرێت یاخود ناتوانین بەردەوام ئاو بخۆینەوە بۆیە پسپۆڕان و شارەزانی بواری تەندروستی ڕێنماییمان دەکەن و ڕانگەاندووە کە بەشێک لە میوەکان جێگرەوەی ئاون و هەمان سوودیان هەیە. هەر تاکێکیش پێویستە ڕۆژانە 8 پەرداخ ئاو بخواتەوە. ئەو میوانە کە جێگرەوەی ئاون بریتە لە کاهوو کە لە 95 ئاو و تەندروستی دڵ دەپارێزێت و سیستمی خەوتن ڕێک دەخات. جگەلەوە کاڵک لە 90 ئاوە و فشاری خوێن ڕێک دەخات. و هەروەها برۆکلی کە لە 1970 ئاوە و کێشەی کەمی خوێن چارەسەر دەکات. ئەنەناس لە 1986 ئاوە چەندین مادەی ڕیشاڵی و پێکاتی بە سوودی تێدایە کە ئەم میوانە جگەلەوەی کە ڕێژێکی زۆر ئاویان تێدایە لەگەڵەوەشدا زۆر بە سوودن بۆ جەستە و ئێستا لە هەموو وەرزەکانیشدا هەموو میوەکان بەردەستنەوە توانین چێژاندۆرین و سوودەکانیان ببینین. بەم شێوەیە هاتمە کۆتایی پرۆگرام بەڵام بەبیرتانە هێنمەوە کە هەمیشە ئاگاداری تەندروستی خۆتان بن و بتوانن تەندروستێکی باشتان هەبێت و هەمیشە لە ژینگەی ماڵەکانیشتا بەبێ گوڵ مەمێننەوە با هەمیشە گوڵ هاوڕێی ژیانتان بێت دووبارە هەر شاد بن.